بینەران و بیسەرانی سبەی کاست ئەم کاتتان باش. من فەریدون عارف خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی سبەی کاست لەگەڵتانم. لە ئاڵلقەی ڕابردووی پرۆگرامەکەیە بە میوانداری مامۆستا گۆران عەبدوڵڵا باسمان لە کۆمەڵێک پرسی گرنگ تایبەت بە شوێنەوارناسی و پەیوەندی بە شار و پلانسازی شار و شێوازی کارکردنی ئەو کەسانی کە لە شارە کار ئەکەن لەسەر پلانسازی و کۆمەڵێک پرسی گرنگمان تاوتوێ کرد. یەکێک لەو پرسە گرنگانە کە ئاماژەمان پێکرد بەڵام بە درێژی باسمان نەکرد بابەتی داگیرکاری کولتوری بوو، داگیرکاری کولتوری و فەرهەنگی لە ڕێی شوێنەوارەوە. ئەمڕۆ هەوڵەیەن لەگەڵ مامۆستا گۆران دووبارە بەسپاسەوە کە ئەمڕۆ لەگەڵمایە گفتوگۆیان بابەتە بکەین کە پێمان وایە بابەتێکی گرنگە و بابەتێک کە تا ئێستا وەکو پێویست ئاوڕ لێ نەدراوەتەوە. مامۆستا دووبارە سپاس، خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵمای. پێم خۆشە سەرەتا پێمان بڵێ یان بابەتی داگیرکاری کولتوریمان پێ بناسێنی. مەبەست چییە داگیرکاری کولتوری؟ سپاس بۆ ئێوەش، خۆشحاڵم دووبارە لەگەڵتان بەردەوام لەم بەرنامەیە. لە ڕاستیە ئێمە کاتێک کە ئیش لەسرم فەرهەنگە کرێت، چونکە نەتەوەکان دوجار بە پێ فەرهەنگ ینی هیچ شتێکیان نامێنێتەوە. ئەگەر بۆ نمونە کەسێک بێت ینی لە بەسیترین شتە بێ فێری زمانێک بێ، ئەگەر فەرهەنگێک یارمەتیدەری نەبێت ینی لەوە چی ئەگەر فێریش بێت دوجار ئەو زمانە پرۆفشنەڵە فێر نابێت کە پێویستە فێری ببێت. لە ڕووی فەرهەنگیەوە نەتەوە جیاوازەکان بە تایبەتی وڵاتە پێشەوتوەکان ئیشی زۆر وردیان لەسرم جۆرە کردووە، ینی تەنانەت سەردەمی نوێیان کورت کردووەتەوە بۆ دوو جۆر لە داگیرکاری. داگیرکاریەکیان بریتیە لە داگیرکاری سەربازی و داگیرکاریەکیان بریتیە لە داگیرکاری فەرهەنگی و کولتوری. یەکەم شت کە لە ناو داگیرکاری فەرهەنگی و کولتوریە کاتێک کە پەلامارە ئیرێ ئیشی لەسەر بکرێ، کاڵ بکرێتەوە یان بتەوێیش لەسەر نەتەوەیەک بکێ بە تەواوەتی لە ڕووی بیناسازیەوە فرامۆشیکەی و نامۆیکەی بەخۆی بریتێ لە ڕاستیە لە بیناسازی. ئەوەی کە ئێستا لە کوردستانە ینی ئێمە ئەیبینین بەداخەوە کاڵێم ئەم مۆدێلە لە داگیرکاری بە تەواوەتی لە کوردستانە و لە ناو شارە گەورەکانە بە تایبەتی لە بچووکترین لادێوە تاوەکو گەورەترین شاری کوردستان بیگرە ئیشی لەسەرەکرێ و لە ڕووی بیناسازی ئاینی بە جۆرێکیشی لەسەرەکرێ و لە ڕووی بیناسازی نەئاینی بە جۆرێکی کە ئیشی لەسەرەکرێت. مامۆستا من وە کاتێکە باس لەواکێک کە ئێستا لە ناو شارەکانی ئێمەیە بەم شێوەیە چی ئەگوزارێت، من یەکسەر خەیاڵم بۆ ئەوە چێ بۆ نمونە ئێستا ئێمە لە ناو شارە گەورەکانە بە تایبەت کاتێک کە شوێنێکی نیشتەجێبوون پرۆژێکی نیشتەجێبوون دروستەکرێت، ناوێکی بۆ نمونە ناکوردی لێ ئەندرێت، باشە هەر لە ناونیشانەکەیەوە هەر لە تەنانەت بۆ ناڵێ فلانستی، باشە ئەمە جگەلەوەی کە بۆ خۆی ستیەکە ناوێکی ناکوردیە، باشە لە هەمان کاتیشە ناوەکە بۆ خۆشی با بڵێن پێشگیری ستیەکە بە هەمان شێوە ناوێکە کە دیسانەوە ناکوردیە. پێ دوای ئەوەی کە جەناب باسی یەکەم بەست لەمەیە زیاتر یان مەبەست تەنها لە شێوازی دیزاینی تەلارەکانە؟ ئەم شێوازی ناونانە ئەچێتە ناو بەشێک لەم داگیرکاری کولتوریەوە؟ لە ڕاستیە هەردووشێتی، ینی هەردوو جاری پێشوو لە بەرنامەی پێشووترە باسم لەوە کرد کاتێک لە وڵاتێکە بیناسازی نەبێتە بەهایەکی نەتەوەیی، ئیتر ئەو کات ینی ئیشتیهای تاک زاڵە بێ بەسەر حەزارەت و کولتوری وڵاتەیە. بەست چییە لەوەی کە تەلارسازی بێتە بەهایەکی نەتەوەیی؟ جاری پێشوو باسمان لەوە کرد، من تێگەشتم لەوەی کە شوێنەوار گرنگە ببێتە بەهایەکی نەتەوەیی. ئۆکەی، بەڵام ئێستا مەبەستی چی لە تەلارسازی؟ لە ڕاستیە ینی کاتێک کە کۆمەڵێک لە وڵاتە پێشکەوتوەکانە کۆمەڵێک شت هەیە لاوی لێنراوە ناشناڵ ڤالیو، ئەمە بەهای نەتەوەییە. کاتێک ئەم شتە جا ئەو دراوی وڵاتەکەی یان ئەو بیناسازیە یان هەر شتێک هەیە لە ناو وڵاتە جیاوازەکانە ئەو شتانەی کە زۆر بەبەهان زۆر بە قیمەتن ئەچنە ناو ئەم پۆلەوە کە ناوی لێنراوە بەهای نەتەوەیی. کاتێک کە چووە ناو ئەم چوارچێوەیە کە پێی وترێ بەهای نەتەوەیی، هیچ کەسێک لە کەسی یەکەمی وڵاتەوە لە گەورەترین کەسەوە بۆ بچووکترین کەسی وڵات بە هیچ جۆرێک ناتوانێ
ئیشتیهای خۆی یان ئەوەی کە حەزی لێیەتی زاڵی کا بەسەر حەزارەتی وڵاتەیە تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانە ڕەنگ دیاری کراوە یعنی دیوی دەروی بیناکان و لەناو ئەم بەها نەتەوەیانەیە کاتێک کە بیناسازی ئەبێتە بەهای نەتەوەیی ڕەنگی بیناکە دیاریەکرێ و ئەو مەوادەی کە پێویستە لە بیناکەیە بەکاربهێنرێت تەنانەت نەخشەکەش دیاری کراوە چونکە دوجار کۆمەڵێک نەخشە هەیە ئەبنە مۆرکی ئەو شارە یاخود دەبنە کۆی شارەکان کە وەرەگری ئەبێتە مۆرکی ئەو وڵاتە بۆیە ئەم وڵاتە ئەبێ خۆی بە بەرپرسیار بزانێت ینی فەرمانڕەوەکانی خۆی بە بەرپرسیار بزانن لە ئاستی ئەوەیە کە چۆن ئەم شتە ببێتە بەهایەکی نەتەوەیی گەورەی تر هیچ کەسێک لە ژێر هیچ ینی پاساوێکە نەتوانێت دەستکاری بکات و حەز و خولیای تاکە کەس جا هەر کەسێکەیە ئەشێ کەسێکی ئاسایی بێکە خانوەکەی خۆی ئەڕوخێنێ لە کۆڵانەکەی خۆیە یان بازرگانی بێیان فەرمان ڕەوایەک بێت ینی ناکرێت لە ژێر هیچ پاساوێکە ئەم بینانە ینی بەو جۆرە ئیشیانە سەر بکرێەوە هەتا ئەمە باوەڕی شخصی خۆمە ینی بە ئەزمموی چەند ساڵم کەن لەم مەجالەیە کە پسپۆڕی منە لە مەجای هوەری بیناسازیە قەناعەتی تاوم بەوە هەیە هەتا وەکو بیناسازی لە هەرێمی کوردستاندا وەکو بەهایەکی نەتەوەیی مامەڵی لەگەڵا نەکرێ ئێمە لەم قەیرانانە چارەسەر ینی ناتوانین خۆمان دەرباسکەین مامۆستا من واتی ئەگەم کە هەموو ئەو بابەتانەی کە بەهایەکی کولتوریان هەیە یا بەهایەکی فەرهەنگیان هەیە پەیوەندیەکی ڕۆحی قوڵیشیان بە مرۆڤەوە هەیە لەو شوێنی کە تیا لەدایک بووە ئەن بۆ نموناگەر ئێستا ئێمە باز لە شاری سلێمانی بکەین هەر یەکێک لە ئێمە کە لەم شارە لەدایک بوون و تای گەورە بووین ئەو کۆڵانە کۆنانەی کە ڕۆژە لە ڕۆژان ئێمە تایە گەورە بووین یاریمان تیا کردووە نازانم سەرمان تیا شکاوە قاچمان تیا برینار بووە لێیانمان خواردەوە دەستی هاوڕەکانمان لە هاوڕەکانمان یاوە ئێستا ئەمانە هەمووی لای ئێمە زۆر گرنگە و بەهایەکی تایبەتی هەیە کاتێکە شار بەو شێوازی کە جەنابەت باسیەکەی گۆڕانکاری تیا ئەکرێت و لە ڕووی پلانسازیەوە لە ڕووی تەلارسازیەوە بە شێوە لە شێوەکان داگیرکاریی کولتوری بەسەری ئاسەپێنرێت پێدوانیە ئەمە بە شێوەی لە شێوەکان کاریگەریەکی نێگەتیفی لەسەر بارودۆخی دەرونی تاکەکانی ئەم کۆمەلگایە هەبێت لە ڕاستیە بە سێ خاڵی زۆر گرنگ کە توێژەرە گەورەکان و عقلە گەورەکانەوەی کە لە مەجای هوەری بیناسازیە ئیشان کردووە وەڵامیان پرسیارە دێمەوە کە چۆن دوایی کاریگەریشی هەبووە لەسەر دەرونی مرۆڤەکان ینی بیناسازی ئێمە سێشتی گرنگمان پێڵێ ینی بیناسازی سێشتی گرنگمان پێڵێت ئەمە توێژەرەکان زۆر جار لە مەجای بیناسازیە ڕێی جیاوازیان هەیە بەڵام کاتێک هێنە سەرم سێشتە هەمویان یەک بۆچوونی تایبەتیان هەیە کە ئەوەیە بیناسازی پێمانەڵێت ئێمە چین زمانێکی تایبەت زمانێکی تایبەتی خۆی هەیە ئێمە چین ئەمە خاڵی یەکەمی خاڵی دووەمی چیمانەوێت ینی بیناسازی ئەم زمانەیە ینی ئەمەمان پێڵێ ئێمە چین چیمانەوێت ئەمانەوێت ببین بە چی ئەم سێ خاڵە توێژەرەکان لە مەجای هوەری بیناسازیە لە ڕاستیە زۆر جختیان لەسەرمە کردوێتەوە ئەمەش وای کردووە دوجار ئەگەر ینی من کوردناسیەک بخوێنمەوە لە بەبراورد ینی ئەم تەرجمەیەکی ئەم شتە تەرجمەکەمە ناو کوردناسیەوە کاتێک لە ڕوانگەی ئەم سێ خاڵەوە ئێمە کوردناسی ئەخوێنینەوە کە ئەڵین خاڵی یەکەمیان کە ئێمە چین لە ڕوانگەی زانستی بیناسازیەوە لە ڕاستیە ئێمە هەموو شتێکین بەس کوردنین چۆن ئەکرێ ئەمە ڕوون بکەیتەوە ڕەنگە گوێگریان بینەری بەڕێز ئەمە ڕوون نەبێ لەلای بۆچی ئێمە لە ڕووی تەلارسازیەوە لە ڕووی بیناسازیەوە هەموو شتێکین کوردنین ئەم بەردوو ئاسن و نازانم ئەلمنیۆم و چی و چییە ئەبێتە ناسنامە ئێمە ناسنامە ئێمە شێوێنێ ئێمە بە تەواوەتی ناسنامەی ئێمەی شێوانووە ئەم مۆدلە لە بیناسازی کە ئێستا لە شارەکانی کوردستانە بەڕێوە برێ بە تەواوەتی ناسنامەی ئێمەی شێوانووە لەوەش کاریگەری دەرونی سلبی زۆر خراپی لەسەر ئێمە بەجێهێشتووە لە ڕاستیە ئێمە ینی لە کوردستانە بیناسازی کاتێکاڵین ئێمە چین هەموو نەتەوەی کۆمەڵێک ڕەگەزی بیناسازی تایبەت بە خۆی هەیە و ئەو مەوادانی کە بەکاری هێنێت کۆمەڵێک مەوادی تایبەت بە خۆی هەیە لە شاری سلێمانیا بەردی مەڵکەنی و خشت و خشتی ئەو ڕەنگەی کە زەرد بووە دوایەوەی کە قۆناغی
دروستکردنی مەوادەکان چووەتە ناو سوورەوکراوە بڵێن خشتی سوورەوکراومانەیە تەنانەت ڕەنگی خشتەکەش کە بەکاری هێنرێت ئەبێ خشتی ڕەنگی زرد بێت بۆیە ئەڵێم ئەم ڕەگەزانەی بیناسازی کەوا لە ناو شارە کۆنەکانی کوردستانە هەبوون ئەگەر سلێمانی بنمونە وەربگرین هیچی لە ناو بیناسازی نوێە جێی نابێتەوە بۆیە ئێمە لەم ڕوانگەیەوە منەڵێم کاتێکە ئێمە هەموو شتێکین ئێمە تورکین ئێمە عەرەبین ئێمە فارسین ئەڵمانین کۆرین بووین بە هەموو ئەمانە بەڵام کورد نین کاتێ لە ڕوانگ پێداڕۆنجارێکیان باست لەوە کرد باس لەوە کرد کە بۆ نمونە کۆمپانیا هەیە لەوانەیە کە پرۆژەی شەرجە بوون دروستەکان ڕکلام بۆ واکەن کە ناو پرۆژەکە حەمامی تورکی هەیە بەڵام تۆ باس لەوە کرد کە لە وڵاتانی کە خاوەن کولتور و فەرهەنگن و بە یاسا پارێزگاری لەم بابەتاکەن ئەمە جۆرێکە لە تاوان ئەکرێ ئەمە ڕوونکەیتەوە چۆن ئەمە جۆرێکە لە تاوان بڵێ دووبارە ینی ئەمی شەر ئەگەڕێتەوە بۆ کێشەیە لەبەرەوەی تۆ کاتێک کە ڕگەزە بیناسازیەکانی خۆت فرامۆش کردەوەی کە تایبەتن بە کولتوری کوردەواریەوە ئەوەی کەوا لە ناو بیناسازی کوردیە ئێمە هەمانن و ئەو ماوادانی کە بەکاری هێنرێن لە ناو بیناسازی کوردیا لە ڕابردووە هەمامون ئێستا فرامۆش کراون کاتێککە ئەمانە هەمووی فرامۆشەکەی ئیتر تۆ کورد نیت ئیتر ناچاری پەنابیتە بەر ئەوانی تر ئاساییە بێت بەلاتەوە لە ناو وڵاتێکا کە کولتور و پێئەنی بە کولتوری خۆتە و کولتوری خۆت خیتە ژێرەوە و کولتوری ناوچەکانی ترە بێ خۆی دەربخات چونکە دوجار قسەیەکی جوانە یاڵێ بیناسازی ئاوێنەی نەتەوەکانە چۆن خۆمانە بینین و چۆن ئەمانەوێت جیهان ببینین بەداخەوە ئێمە ئێستا لە ئێمە هەموو جیهان لە کوردستانە لە ئەبینین لە ڕوانگەی بیناسازیەوە تەنها کورد نەبێ باشە لە حاڵەتە ئەی ئەگەر بڵین کەسێکی بیانی کاتێکە بار هۆکارێک سەردانی کوردستانەکات ئەو ئێمە چۆن ئەبینێت خۆمان نەزانین کە ئێستا وەکوکە جەناوت باسیەکەی ئێمە هەموو شتێک بین لە ڕووی بیناسازیەوە کوردین باشە ناسنامەی کوردیمان تەواو شێوە لەم ڕۆوە بەڵام ئایا کەسێک کە دێت بۆ ئەو گرنگکە کە ئێمە بۆ نمونە گوندێکمان هەوێ بە ناوی گوندی فلان باشە بۆ نمونە کەسێکی کەنەدی دێت هاوڵاتێکی کەنەدی دێت لە سلێمانیا گوندێکمان بە ناوی گوندی کەنەدی ئایا بۆ ئەو گرنگە یان چۆن سەیری ئێمە ئاکات لە ڕوانگەیەوە ئێمە چین لە ڕاستیە ئەو ینی جاری پێشوە نێشتم باس کردوتم لەم ڕوانگەیەوە سۆماڵ و جیبوتی لە کوردستان زۆر پێشەوتوترن ینی ئێمە دوور نەڕێن وڵاتەکانی دراوسێمان تەنەکە تورکیا وێران لەم مەجالەیە زۆر ئیشی وردیان کردووە لەسەر پاراستنی کولتوری خۆیان کولتوری بیناسازی و فەرهەنگی بیناسازی و پلانسازی شاری خۆیان ینی کاتێک کە کەسێگیەتە کوردستانەوە بڕوا بکە هەموو شتێگە بینێ کوردستان نابینێ کورد نابینێ یەک نمونەی کە بەسەر خۆما هاتووە ئەو کات کە خوێنکاری ماستەر بووم لە وڵاتی بەریتانیا یەکێک لەو هاوڕێیانم خەڵکی تورکیا بوو ینی کەوتی خەڵکی کام لە شارەکانی کوردستانیت وتم خەڵکی سلێمانی مەوت سلێمانی شارێکی ناوەکەی زۆر بەلاوە خۆش بوو وتی ئەکرێ لە یوتوب سری ڤیددیوەیەکی سلێمانی بکەین ومانە پیشانم بی کە شارەکەم پیشان نا وتی سلێمانی زۆر خۆشە لە ئەستەمبوڵە چێ ئەمە من زۆرم پێ ناخۆش بوو چۆنە بێ سلێمانی لە ئەستەمبوڵ بچێ ینی چۆنە بێ هەولێر لە دووبەی بچێ مۆسە شارێکیش دروستەکەن کە ڕکلامی بۆ کرێت کە ئەستەمبوڵ دێنە سلێمانی ینی ئەمانە ینی لە ڕاستیە نازانم ئیشی وەزارەتی ڕۆشنبیری چییە لەم مەجالەیە چۆنە بێت ئیشی چی وەزارەتی ڕۆشنبیری ئەبێت بێتە ڕقیبیان ئەبێ لیژنەیەکی بێ لە بەرامبەر ئەوەی کە چۆن تەلارسازی ڕێک بخرێتەوە چۆن ناوی شوێنەکان بنرێت ئەم پرسیارم بیبەستمەوە بە قسەیەکی پێشی خۆتۆ لە بیلایادم نەچێت باس لەوە کرد لە تەنان لە مزگەوتەکانیشا ئێمە مۆرچێکی کوردەواری نابینین بۆ خۆتەزانی میلەتی کورد میلەتێکە کە زۆرینەی موسڵمانە یا تا ڕادەیەکی زۆر پابندن و پێڕەوکردنی سروتە ئاینەکانەوە بەڵام کە بچیتە ناو مزگەوتێکەوە هیچ مۆرچێکی کوردەواری بۆ مزگەوتەوە نابینیت ئەمە چۆن ئەبینی جەناب لە ڕاستیە ینی مزگەوتەکان جۆرە جیاوازەکانی بینەکان لە کوردستانە بە تایبەتی بۆ شارێکی وەکو سلێمانی من ئێستش ینی تیامەوە نازانم بۆچی وەزیفەی ڕۆشنبیری کە ئیراوە بە پایتەختی ڕۆشنبیری کە شاری سلێمانیە لە چیا خۆیە بینێتەوە لە کاتێکە ینی لە بینای محافظتەوە بیگرە هەتاوەکو جۆرە جیاوازەکانی تر هیچ شتێکی نییە ڕەگەزێکی بیناسازی کوردی
هەبێ کە پەیوەندی بە شاری سلێمانیەوە هەبێت ئەو مزگەوتانەی ینی بەشێک لە کارەساتەکە شوەیە تۆ ئەم بینا ئاینیانە تەنانەت تەکیە و خانەقەکانیشی گرتووەتەوە ئەو تەکیە و خانەقانانی کە نۆژە نەکرێنەوە سیرەکەی لە کۆناوێنەیان هەیە ڕەگەزی بیناسازی کوردی زۆر جوانیان هەیە و مەوەدی کوردی تیا بەکار هاتووە جاری پێشوو ئاماژەم بۆ کرد وتم هایدیگەر پێی وایە بیناسازی ڕەسەن ئەو بیناسازیە کە لەو مادانە دروستەکرێت کە لەو جوغرافیایە کە مرۆڤەکان تیاژین نەک مەوادێک بێکە لە ئیسپانیا بەبەردی مەڵکەندی ناسراوە گۆی کە تەناوە بەبەردی مەڵکەنی ناسراوە ئەگەر لە سلێمانیا مزگەوتێک هەبێ لەم سەردەمەیە بە شێوازێکی مۆدێرن دروست بکرێت بەڵام بەو ماتریاڵە کۆنە کە لە سلێمانی پێناسرا بوون لە بەردی مەڵکەنی ئەم جۆرانەی لە ڕاستیە ئەم جۆرە مەوادانە ئێستا هەستەکەی ینی تەنانەت ئەوانەی کە بەشێکی خەڵکی ئەم شارە ڕەسەنەکە هێشتا لە گەڕەکە کۆنەکانی ئەم شارەیە و دەست و پەنجەیان نەرم کردووە لەگەڵ ئەو جۆرە مەوادانەیە کە لە ڕابردووە هەبوونە ژین ئێستا دانیشتوانی ئەم شارە بە جۆرێک بە چاوێکی ترەوە سەیریانەکەن ینی پیان وایە ئەمانە خەڵکانێکی دواکەوتون بڵێ ینی ڕێک وە خوێنرێتەوە کە ئەمانە ئێمە خوێنکارمان هەبووە کە ماڵی لەو مەجالایە بووە لە جامعە کە پێی وایە ئێمە ئەڵێ خەڵک وا سیرمانەکە لە کاتێکا کە ئەوان ڕەسەنترینی خەڵکی ئەم شارن لە ناو ڕەسەنترین جۆری بیناسازی ئەم شارەیە ژیان بەسەرە بن ئەمە لەو لایەنەوە کەوتم ئێمە چین ئەی چیمانەوێت ئەمە زۆر گرنگە کاتێک کە سەیری بیناسازیەکەی ئێمە هەموو شتێکمانەوێت تەنها کوردبوونمان ناوێت ینی ئێمە ئەم لافوکەزاسی کە ئێمە ئەیبینین لە یعلامەکانەوە بە تایبەتی لەوەی کە فەرمانڕەواکانەکەن یەنە و بازرگانانی کە لەم مەجالایە شەکەن کە بەتەمان کوردستان پێشخن لە ڕووی شاری مۆدێرن دروستەکەن چی و ئەمانە هەمووی لەسەر حسابی کوشتنی بیناسازی و فەرهەنگی کولتوری ئەم شارانی کوردستانی شەکەن ینی ئەم زمانی کە لە بیناسازیە هەیە زمانێکی زۆر بەقوتە ینی هەر ئەوەی کە بەگۆترە نەبووە کە هیت لە ڕێ ینی ئێمە بە ئایدۆلۆژیایەکی نوێ هوەرێکی بیناسازی وا ئەخڵقێنی تا ئەبەدیت بە بەهاکاممان ببەخشین ئێمە بەهامان نییە ینی ئێمە لە ناو ئێستا هەموو وڵاتێکمان قبولە هەموو نەتەوەیەکمان قبولە تەنها کوردبوونمان قبول نییە ئەمەوەی لەو ڕوانگەی و کاڵێ چیمانەوێت ئەی ئەمانەوێت ببین بەچی دووبارە ئەمانەوێت ببین بە ئەڵمانی ئەمانەوێت ببین بە کۆری ئەمانەوێت ببین بە ئیتاڵی ببین بە هەموو شتێک تەنها نامانەوێت ببین بە کورد لەبەرەوەی ئێستا جۆرێک لە شەرمکردن هەیە لەو خانووە کە لە پوری ڕەسەنانەی کەوا لە شارە کۆنەکانی کوردستانە هەبوو خاوەنی فەرهەنگ و بیناسازیەکی ڕەسەنی خۆیانن ئێستا شەرمە تۆ لەوانەیە بژی ینی تۆ مستەقەفە و کەسەیەکەوا لە ناو سیتیاژی کەوا لە ناو گوندێکی ئەڵمانی و کۆری و ئیتالی و ئەمانەیە بژی ینی ئەمە کورد ینی پێناسی سەقافە کورد کراوەتەوە بۆ ئەمانە ئەمە بڕوام وایە ئەگەر بۆ شارەکانی تری کوردستان ئاسایی بێ بۆ پایتەختی ڕۆشنبیری بەڕاستی مای شەرمەزاری بۆ نێوە کە ئێمە چەند هۆڵێکمان هەیە لە سلێمانی بۆ نمونە هۆڵانی کە بۆنە ڕۆشنبیریەکانی تا جێبەجێکرێت هیچ هۆڵێکیان نبینی نە لە ڕووکاری دەرەوەی نە لە ڕووکاری ناوەوەی مۆرتێکی کوردەواری پێوە بێت پێم خۆش لێرە پرسیارێ بکەم بە بڕوای جەنابەت ئەو تایبەتمەندیانە چین کە پێویستە لە شایەکی کوردیا هەبێت ئێمە ئازانی شار چییە وەچی پێویستەوە چۆن دروستەکرێەوە چۆن فراوانە بێت باشە بەڵام تایبەت بە ئێمە وەکو کورد ئەو تایبەتمەندیانە چییە کە ئەبێت لە شارێکی کوردیابوونی هەبێت دووبارە ئەمە بڕوای تایبەتی خۆمەیانی لەم مەجالەیە بازمموی 4-5 ساڵ دەرستنەوە لە مەجای پلانسازی شارە بڕای تاواتیم بەوە هەیە کاتێکە لە ڕوانگەی زانستی پلانسازی شارەوە ڕوانیتە شارەکانی هەرێمی کوردستان ئێمە هێشتا شارمان نییە ئێمە فەوزامان هەیە فەوزا چییە؟ بریتە لەوەی کە هەر کەس چۆنی بوێت لە ئاست خۆیەوە ئیش بکە لە مەجای بیناسازیە بەو شێوەی کە خۆی حەزیلێتی مەواد بەکاربێنێ بەو شێوەی کە خۆی حەزی لێ نەخشەدا بڕێژێ و بەو شێوەی کە خۆی حەزیلێتی نهۆم بارێ بە ئاسمانە ئیتر حساب بۆ لایانی جۆغرافی شوێنەکە نەکرێت ئێمە فەوزامان هەیە بۆی ئەم فەوزایە بگۆڕێت بۆ شار ئەبێ واوەکەی لێ بکەینەوە ئەو فەوزایە ئەبێ ببێ بە فەزا کە یەکێکە لە هەبوونی تایبەتمەندیەکان کە ئەبێ لە شارە هەبێ ئەبێ فەوزا ببێ بە فەزا هەمیشە فەزایانی چی کۆکردنەوەی کات و شوێنە لە یەک شوێنە بۆی شارت هەبێ ینی کات و شوێن بە مانای چی ئێمە ناتوانین
ژمارەیەکی دانیشتوان لە هەوایە دروست بکەین ئیلا بێ ڕووبەرێکی دیاریکراومانەوە بێ بۆی ژمارەیەکی دانیشتوان تایە بژین ئەمە بریتە لە بوونی شوێنەکەت و خاڵێکی تر بریتە لە کات تەریخە بریتە لە مێژوو قۆناغەکان ینی ئەو قۆناغانەی کە شاری لێ دروست کراوە تۆ نهێڵی دوون بن ینی ئەو قۆناغانەی کە شارتیا تێپەڕیوە نێڵی ئەم قۆناغانەون بن ینی ئێستا پرۆژە سەکەنیەکان لە کوردستانە ئیش لەسەر ئەوە ئەکرێ ینی هەمووی لەسەر شاردنەوەی حەزارەتی ئەم وڵاتەیە نەک شاردنەوەی بەڵکو بەشێکی لەسەر کوشتنی بیناسازی ڕستنی ئەم وڵاتەیە ئەو نیە ئێستا ینی ئەو خان و ڕستەنەکانی ئەم شارانی کوردستانەکرێن بە گەراج وا تێگە بکە بە شێوە لە شێوەکان مەبەستت بێ بڵێ کە ئەوەی ئێستا شارێکی وەکو سلێمانی بە نمونە بێنینەوە ئەو گەشەکردنەی کە هەندێکە شانازی پێواکات نەخێر ئەمە ئیشتیهای بازرگانێکە یان چەند بازرگانێکە کە ئیدارەی ئەم گۆڕانکاری و گەشە سندن و پێشکەوتنەی کە خۆیان ئیدعای بووەکەنەکات ئەمە لە ڕاستیە ئەو جیاوازەیە کە ئەبێ بیکەین بەداخەوە لە ناو میلەتە دواکەوتەکانە هەیە کەویش بریتێ لە جیاوازی مۆدرنیتی لەگەڵ مۆدرنیزیشنە دووشتی زۆر جیاوازن مۆدرنیتی ئیشکردنە وردبوونەوەیە قاڵبوونەوەیە لەسەر ئەوەی کە تۆ چۆن فەرهەنگ و کولتور و یاسای وڵات کواڵیتی بەرزکەیتەوە ئەمە ئەو مەجالەیە کە پێوترێ مۆدرنیتی مۆدرنیزیشن ئەوەیە کە تۆ هەبوونی ئەم هەموو بێسەروبەریەکە لە شارە هەیە تۆ پێت وایە بینایەکی مۆدرنە دروست کردووە باخچەیەکی مۆدرنە دروست کردووە مەتارێکی مۆدرنە دروست کردووە بانکێکی مۆدرنە دروست کردووە سکەیەکی قیتاری مۆدرنت دروست کردو هەبوونی کۆمپیوتەر هەبوونی قیتار ئەمانە مۆدرنیزیشنە ئەم دووشتە لە کوردستانە نەک لە کوردستانە لە ناو میلەتە دواکەوتەکانە زۆر جار ئەم جیاوازیە نەکراوە لەبەرەوەی ئەو ئێمە ئیش ئەو لایەنەی کە پێویستە کواڵیتیان بەرزکەینەوە کە بریتێ لە مۆدرنیتی کواڵیتی فەرهەنگە کللتورە شارستانیەتە ئەبێ بێ ئیش لەسەر ئەمانە بکەیت ئیش لەسەر ئەم ینی یەک نمونە هەیە لەو شارێکە تیاما خوێن بریتی بوو لە نۆژەنکردنەوەی سکەی یەکێک لە شەمە نەفەرەکانی شارەکانی بەریتانیا بڕواکەی 2 مەتر بەرز بوو مەترونی و پان بوو 6 مانگ لێژنەیەکی پسپۆر لە مەجای بیناسازیە ورد بوونەتەوە کە چۆن ئەم مەسافە بچووکە نۆژەن بکرێتەوە تێک نەیرێ ینی ئیش لەسەرەوە بکرێ ینی ئەم ئەوەی کە بووتە ناسنامەی ئەم شەمە نەفەرەی کە ئەم بۆ ئەم شارە بە جۆرێک بێ پیشانی با کە نۆژەن کراوەتەوە و فەرهەنگەکەشی بمێنێتەوە 6 مانگ لە مەجای توێژینەوەی ئیشیان کردووە میلەتی پێشکەوتوو لە مەجای فەرهەنگە لە مەجای کللتوریا لە مەجای شارستانی تیا بەم شێوازەی شەکە سوود لە عقڵە گەورەکانی وڵاتی خۆی توێژینەوەکە دەرەنجامی توێژینەوەکان بڕیاردەدەن لەسەر ئەوەی کە چ گۆڕانکاریەک بکرێت بە تەواوەتی وایە دەرئەنجامی ئەم پسپۆڕانەی کە لەم مەجالەیە کۆبوونەتەوە هاتوون ئیش لەسەر ئەوەکەن بڕیارەیەن کە دوجار ئەمە شارەوانی اینجا گوێ لێ ڕاگرێ چۆن نۆژەن بکرێتەوە لە کوردستان ئێمە شوێنەوەرەکانیشمانیانی ئەمەی کە باسمان کردووە تا ئێستا ئیشکردن لەسەرەوەی کە شاری نوێ کە دروستەکرێ وێران کراوە ینی لە ڕاستیە وەکو باسم کرد ئەمە شار نییە ئەمە فەوزایە دروستەکرێت لە شارەکانە ئەوەش هەیە شوێنەوارەکانیشمان ینی ئەو شوێنەوارانەی کە بوونەتە ناسنامەی ئەم وڵاتە ینی لە ڕاستیە ئەوانیش نۆژە نەکرێنەوە بەبێ ئەوەی ینی زۆر جار پسپۆر نییە لەم مەجالەیە پسپۆری ورد ئیشی لەسەر نەکراوە چۆن ینی مناری مزگەوتێک نۆژە نەکەیتەوە یان بازارێک نۆژە نەکەیتەوە کە بووتە ناسنامەی ئەم شارە بووتە ناسنامەی ئەم وڵاتی تۆ بەبێ ئەوەی پسپۆر دیانی تایە بێت تۆ چۆن ئەبێ ئەزڵن بازرگان تەداخولکە لە مەجالی شارستانیەتە چیرۆکێکی کورت لەوبارەوە باس بکەم ساڵی 2009 من بەڕێوەبەری ڕاگەیاندنی وەزارەتی شەیدان و لە هەولێر ماڵی عومەری خاور شەید عومەری خاور لە هەڵەبجا بڕیار و بکێتە مۆزەخانەیەکی بچوو باشە نازانم بەڕاستی ڕێکارەکان چۆن بەڕێوە ڕۆشت بوو بەڵام کاتێکە لە سەردانێکە بۆ هەڵەبجە ڕۆشتین کە سەیرم کرد من لیژنەی بە دووادا چوونیش بوو کاتێککە سەیرم کرد کۆمەڵێک موادی نوێ وەکو ئەلم نوێ وەکو شوشەی کە لەو سەردەمەیە لە پێش کیمابارانی هەڵەبجە لەو سەردەمەیە لە هەڵەبجە هیچی ئەم وادانە بوونی نەبووە هەمبووی لە ناو بیناکەیە بەکار هاتبوو بۆی بەڕاستی من تووشی شۆک بووم هیچ قسەیەکم نەکرد تەناوەندەی گەڕامەوە کە چوومەوە
وەزارەت راپۆرتی خۆم نووسی و لەگەڵیشدا دەست لە کارکێشانەوەی خۆم ڕاگەیان کەوتم من ناتوانم بە دوواداچوون بۆ ئەم کارە بکەم لەبەرەوەی دەزانم کە ئەم کارە لە سەرەتاوە و ئاخیرەکەشی خێر نابێت. مامۆستا گەر لە بابەتەکە دوور نەکەوتبمەوە ئەوەی کە باست کرد لە پەیوەندی بە شارەوە بابەتی سروشت لەگەڵ شار. ئێمە ئازانین کە شار گەشایەکات نابێت لەسەر حسابی تێکدانی سروش بێت. کاتێک شار بەرەو پێشەوە ئەبرێت وەگەوەی کە داناوت باس کرد لە دەرەوە مۆدرنیتیە بەڵام لێرەوە مۆدرنیزاسیۆنە لەوێ کار لەسەر بەرزکردنەوەی کوالیتیە کرد لێرە کار لەسەر بەداخەوە تێکدانی ئەو بەهایانە کرێت کە وەکو خۆت باس کرد بەهاینەتەوەیان هەیە. لە ئێستایا بەداخەوە کە ئەگەر ئەم بابەتە زۆر باس نەکرێتەوە بەڵام گرنگە ئاماژەی پێبین ئێوە جەنابتان شوێنەوار ناچن و پسپۆڕیتان لە بواری تەلارسازی و لە بواری پلانسازی شارە هەیە. ئێمە زانین کە زۆر کات گرد و شاخەکان کە بەشێکن لە ڕەمزی ئەم شارە دەستکاری ئەکرێن و بینا و ڤێلا و تەلاری مۆدرن و نوێی لەسەر دروست دەکرێت. پێت وایە بە شێوە لە شێوەکان دەستکاریکردنی ئەم گرد و گوردۆڵکانە ئەم بەشێک لە چیاکانی کوردستان جۆرێک بێت لە تێکدانی پەیوەندی شار بە سروشتەوە؟ بەڵێ ئەم پرسیارەی بەڕێستان ڕێک ڕەبتی هەیە بۆی کە ژلێقێکمان هەیە لە زانستی بیناسازیە پێوترێ پەیامی بیناکان. لە ڕاستیە شار لە مەجای لە زانستی بیناسازیە شوێنراوە بە کتێبێک. ئەڵێگەر خانوویەک وشەیەکی بێت گەڕەکێک بەشێکێتی کۆی شارەکە بریتێ لە کتێبێک. ئەگەر مرۆڤێک بیەوێت حقیقەتی ئەو پەیامەی کە شار هەیەی بیگەێنێت نابێت بە هیچ جۆرێک دەستکاری ئەو شوێنانە بکرێت کە ڕاستەوخۆ پەیوەندیان بە شارەکەەوە هەیە. ئەو سروشتە نابێت بە هیچ جۆرێک دەستکاری بکرێت لەژێر هیچ پاساوێکە ئەبێ وەکو خۆی قبوڵیکەیت. ئەگەر گردە ئەگەر تەپۆڵکەیە ئەگەر هەر شتێک هەیە ینی نابێت تەنانەت ئەگەر ئەو گردە ئەو تەپۆڵکەیە ئەو شاخە ئەگەر سەوزیش نەکرابێ ئەبێ بەو ڕوتیە بمێنێتەوە لەبەرەوەی ئەوە قۆناغێکی زۆری لە پەیوەند بەو شارەوە بڕیوە نابێت تەنانەت سەوزیش بکرێت. ئەبێ وەکو خۆی قبوڵیکەیت کاتێکیت دەستکاریەم گردەکەیت یان سەوزیەکەیت یانەکەی بەوێ لە ڕێک وەک ئەو وایە ئەو پەیامەی کە خۆت لە کتێبێکان نووسیوتە ئایدۆلۆژیایەکی تایبەتە ئەتەوێ بە دیکتاتۆری بیستەبێنی بەسەر کەسێکە. ئەم مۆدێلە لە کوردستان ئێستا مۆدێلی دیکتاتۆریەتە من ئەی بینم لەبەرەوەی ینی بەشێک لە زانستی لەقێکی تر لە لقی زانستی بیناسازی بریتێ لە خوێندنەوەی بیناکان. ئێمە توانین هەموو ئەمانە بخوێنینەوە هەروەکو چۆن ئەتوانین کتێبەکان بخوێنینەوە هەروەکو چۆن کتێبەکان بێپەیام نین ئەبێ بیناکان و شارەکانیش بێپەیام نەبن. ئێمە لە کوردستانە نەپەیامی نەتەوەیی توانیمانە لە زانستی بیناسازیمانەوە ڕەنگ باتەوە و گۆیاریکەین نەتوانیمانە پەیامە ئاینیەکانیشمان وەک پێشتر کە بەڕێزە باس کرد لە ڕووی مزگەوتەکانەوە ینی تەکی و خانەقاکانەوە کە هەن بتوانین پەیامە ئاینیەکەی ینی ئاینداری کوردی بتوانی لە ڕوانگەی ئەو زانستی بیناسازیتەوە بگەێنیت. لەبەرەوەی شار لە کوردستانە شارێکی بێپەیامە ینی ئەگەر دیقە هەموو بینەکان هەموو شارەکان خاوەنی پەیامی تایبەتی خۆیانن. سەری تاجمەحەلکە لە هندستان چی وای کردووە ئەم چیرۆکە درێژەیانی ئەو بینە بە درێژایی قۆناغەکانی مێژوو وەکو خۆی بمێنێتەوە و ببێتە سەرچاوەیەکی داهاتی ئابووری گەورە بۆ وڵاتی هندستان و ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوویانتیەکە. ئەگەر پەیامی خۆشەویستی شاجیهان نەبێ بۆ ممتاز مەحەل ئەمە چی وای کردو بمێنێتەوە. لەبەرەوەی بینەکان زۆر جار کە دروستەکرێن پەیامی خۆشەویستی پەیامی نەتەوەیی پەیاوی ئاینی تەنانەت پەیامی سیاسی وەکوەی کە باسم کردی هیتلەر چۆن ئەوێت ینی پەیامە نەتەوەیی و سیاسیەکانی خۆی بگەێنێت. زۆر جار لە ڕۆی بیناسازی ئاینیەوە ئێران زۆر بەوردی هیچمان لەسەرەکە زۆر بەوردی تەنانەت لە هەنێک شوێنە ینی گۆڕی کەسایەتی و شێخەکانی نۆژەن کردووەتەوە پڕێک پارەی خەیاڵی تیا سەرف کردووە نووسینی کوردیشی تیان هێشتووە.
نووسینی کوردیشی کوردیەکەی ئێران هەر لە کوردستانی خۆمانە لەم دیو مە بەسم لە باشوورە ینی کە قسەکەم وە لە ڕووی بیناسازی ینی نائینیشەوە تورکیا زۆر بەوردیشمان لەسەرەکە ئەمانی کە لە ناو شاری سلێمانی و هەولێر و دهۆکا تۆیان بینی هەر لە مەتاڵی ئەتاتورک لە دابەزە ڕەنگیشی نەگۆڕاوە بۆیە کابرای تورکیانی بە منەڵێ سلێمانی شارێکی خۆشە لە ئەستەمبوڵە چێ ئەمە کارەساتە ینی بۆی کە بۆ فەرمان ڕواایە کە شارێکی دروست کردووە توانێ هەموو پەیامێک بگەێنە جگە لە پەیامەتەوەیە کوردیەکەی خۆی مامۆستا ئەگەر دواپرسیارم بە دژی قسەکانی تۆ بکەم بۆ نمونە ئەگەر کەسێک بێت لە تۆ پرسێ بڵێ مامۆستا ئەم شتانەی تۆ باسی ئەەکەی ئەمە جۆرێکە لە کۆنە پارێزی ئەمە دەستمان ئەگرێت لەوەی کە ئێمە نەتوانین گەشە بە شارەکانمان بین نەتوانین بە ڕووی دنیای دەرەوەی بکرینەوە نەتوانین ئەو هەموو کاڵا جوانی کە لە دنیاە بەکاردێت ئێمەش بەکاری بێنین وەڵامی تۆ چی لە ڕاستیە ئینسان گەربیەوێت پێشکەوێت هەر نەتەوەیە کاتێکە ئێوێ پێشکەوێت ئەبێت دوا بکەوێت یعنی بەو مانایە نا کە تۆ لە ڕووی فەرهەنگی و کولتوریەوە دوا بکەوی بەو مانایە کە بتانی دەست بەو فەرهەنگ و کولتورە و ناسنامە شارستانی کە هەتە دەستی پێوە بگری ئەمە واکە تۆ ئەناسێنێ بە جیهان ئەمە واکە تۆ بەرەو پێشەوە ئەبێت یعنی ئەمە دەوڵەتە پێشکەوتوەکان لە ئاستی جیهانەکە ئێستا جیهان بەڕێوە بن ئیش لەم مەجالەیەکەن یعنی نەک ئەوەی ینی بۆ ئەوەی بمێنێتەوە ئیش لە مەجای فەرهەنگی و کولتوری خۆیاکات تەنانەت لە مەجای جلوبەرگە یعنی من تەلەبە بووم کاتی خۆی لە زانکۆکانی لە یەکی لە زانکانی کوردستانە عەمید لە بەردەم کولیای وەستاوە نەیەشەوە بەجلی کوردیەوە بچیتە ژوورەوە عەمیدی کولیەکە لەبەر لە پرزگە وەستاوە نەیەشتۆ بەجلی کوردیەوە لە کاتێکە من بەجلی کوردیەوە توانیوە بچیمە ناو زانکۆی ئۆکسفۆرد و کامبریجم کردووە پێوەی یعنی بۆیە دەستگرتن بە کولتور و بە فەرهەنگ و بە شارستانیەتی خۆتەوە دواکەوتن نییە ئەوە قیمەی پێشکەوتنە بە پێچەوانەوە ینی نەتەوە دواکەوتەکان هەمیشە ئەوانە بوون کە پێیان وایە دەستگرتن بە فەرهەنگ و کولتورەوە دواکەوتنە وەلاما کاتیشا لاسایی ئەو با بڵێن ئەو وڵاتانەکەنەوە کە ئەمان پێیان مواجبن پێیان سەرسامە ڕاستە مامۆستاجان سپاس کاتی بەرنامە پرۆگرامەکەم بەرەو کۆتایی ئەچێت ئەگەر شتێک مایە بە کورتی ئاماژەمان پێ نەکردوێ یا من پرسیارم نەکرد بێت حەز بکەی باسی بکەی لە ڕاستیە ینی شتێکی وام نەماوە من تەنها ئەوەیە من زۆر جار گریانمێت بەڕاستی من بازرگانێکی ئەم وڵاتە ئەم نمونەیە ئەگەر باسکەمیانی قسم لەگەڵا کرد بۆ یەکێک لە منتیقەکانی هەورامان قوتابخانەیەگە بوو بە تەمابوو نۆژەنی کاتەوە ڕاوێژی پێکردین کە چۆن قوتابخانەکە نۆژەن بکرێتەوە لەسەر ئەساسێکی کولتوری چونکە دوجار ناوچە بۆ ناوچە موادی بیناسازی جیاواز ڕەنگی بیناسازی جیاواز هەمووی دەوری هەیە دەبێ حسابی بۆ بکرێت لە کوردستانە کە لە ئەسنای شەرحکردنا کە من بۆ ماسەکرد قوتابخانەکە بێت چۆن دروستکەی ئاوڕێکیایەوە وتی ئەو مزگەوتەش من دروستم کردووە وەکەوەی کە تاوانێکی گەورەی کردبێ چونکە ئیزانی ئەو مزگەوتە هیچ ڕەگەزێکی بیناسازی نەک بە کوردستان ناخوا یعنی بگرە زۆر زۆر دوورە لە کوردستان و لە هەورامانەوە تەنانەت پێم وتم ئەو مزگەوتە ئێستا لە کوردستانە نەڕەنگی لەن ڕەگەزی بیناسازی نەخشەی بیناسازی مزگەوتەکە هیچی پەیوەندی بە کولتوری کوردیەوە نییە ئەو مزگەوتە من نەیبینم کە ئێستا ئەگری کە ئێستا غەریبە خۆی زۆر بە نامەوازانێ لەم ناو لەبەرەوەی هەموو شتێکە تەنها هەورامی نییە زۆر سپاس مامۆستا دەست خۆش سپاس بۆ وتەکان سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ بەڕێزان لێرەدا پرۆگرامی دووەمی تایبەت بە بابەتی شوێنەوار لەگەڵ مامۆستا گۆران کۆتایی پێهێنین تا پرۆگرامێکی نوێ هەر شاد بن.